سەرنجام هەڕەشەکانی کۆماری ئیسلامی ئێران بە ئاتۆڵەکردنەوەی کوژرانی قاسم سولەیمانی بوو بە کردار و شەوی ڕابردوو دەیان موشکی ئاڕاستەی بنکە سەربازەکانی ئەمریکا لە عێراق کرد، بەڵام وەک دەوترێت هیچ زیانێکی گیانی نەبووە. هێرشەکەی سوپای پاسدارانیش کاردانەوەی بەرفراوانی بەدوای خۆی داهێنا. سەرۆکایەتی کۆماری عێراق لە ڕاگەیەندراوێکدا پاش سەرکۆنی هێرشە موشکەکەی ئێران ڕایگەیاند سەرۆکایەتی کۆمار بە نیگەرانیەوە چاودێری دوا پێش هاتە مەترسیدارەکانی ناوچەکە دەکات و جارێکی دیکەش پێشێلکردنی سەروەری خاک و کردنی با گۆڕەپانی جەنگی لایەنە ناکۆکەکان ڕەت دەکاتەوە. بەرهەم ساڵح دەشڵێت چارەنووسی و هێزابیانیانەی کە لە عێراق هەن کارێکی ناوخۆیی عێراقا لە چوارچێوەی ڕێکارە یاسایی و دەستوری دیبلۆماسیەکان و حکوومەت و پەرلەمان لێ بەرپرسن. سەرۆکایەتی پەرلەمانی عێراقیش ئیدانی هێرشەکەی ئێرانی کرد و داوای لە حکوومەت کرد کە ڕێوشوێنی یاسایی و ئەمنی پێویست بۆ ڕاگررتنی ئەو جۆرە پەلامارانە و پێشەلکردنی سەروەری عێراق بگرێتە بەر تا ئەوەی کە عێراق نەبێتە گۆڕەپانی یەکلاکردنەوەی کێشەکان و کوشتن و بڕین یاخود ببێتە لایەنێک لام لبنانی هەرێمی یاخود نێودەوڵەتی. محەممەد حەلبوسی دەشڵێت بە هەموو شێوەیەک ڕەتی دەکەینەوە لایەنە ناکۆکەکان گۆڕەپانی عێراق بۆ یەکلایکردنەوەی کێشەکانیان بەکار بهێنن. کاردانەوەکان ناوخۆی ئێرانیشی گرتەوە. ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران لا دیداری هاوڵاتیانی قوم ڕایگەیاند زلەیەکیان لە ئەمریکا داوە، بەڵامەوە بە تەنها بەس نییە و دەبێت بوونی ئەمریکا لە ناوچەکە کۆتایی پێبهێنرێت. خامنەیی داواکاریەکانی ئەمریکای بۆ گفتوگۆ ڕەت کردە و وتی ئەوانەی وابیر دەکەنەوە کە ئەگەر ئێمە سازش لەسەر خوێنی سولەیمانی بکەین ئەمریکا کۆتایی با دەست درێژەکانی دەهێنێت هەڵەیەکی گەورە دەکات، چون ئەمریکا سەرچاوی گەندەڵی و فتنە و وێرانەیە لە ناوچەکەدا و تابوونی هەبێت ئەم وێرانەیە بەردەوام دەبێت. سەرۆکی کۆماری ئیسلامی ئێرانیش دەرچوونی هێزەکانی ئەمریکای لە ناوچەکە بە تۆڵەی کوشتنی قاسم سولەیمانی وەسف کرد. حەسەن ڕۆحانی وتی ئەمریکا دەستی قاسم سلێمانی لێ کردەوە، بەڵام ئێران با بڕینەوەی قاچی ئەمریکا لە ناوچەکە وەڵام دەداتەوە. محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاند ئێمە بە دوای جەنگەوە نین و تەنها بەرگریمان کردووە و هێرشەکانیشمان لە ژێربەندی پەنجاوێکی نەتەوە یەکگرتوەکان ئەنجام دراون، چون ئەو بنکەی کراوەتە ئامانج بەرپرسا باڵاکانمانی کردووەتە ئامانج. جیاواز لە کاردانەوەکانی عێراق و ئێران و ئەمریکا لەسەر ئاستی جیهانی شێرشەکەی سوپای پاسداران چەندین کاردانەوەی بەدوای خۆی داهێنا. لای خۆیەوە سکرتێری گشتی هاوپەیمانی باکووری ئەتڵەسی ناسراوە بە ناتۆ ئیدانی هێرشەکەی کردو وتی ناتۆ داوا لە ئێران دەکات تند و تیژی لەو شێوە زیاتر پەرەپێ نەدات. هەروەها هایکۆ ماس وەزیری دەرەوەی ئەڵمانیا سەرکۆنی هێرشەکەی کرد و داباشی لە ئێران کرد خۆی لە هەر هەنگاوێک بە دوور بگرێت کە ببێتە هۆکاری گرژی زیاتر. دۆمەنیک ڕاب وەزیری دەرەوەی بەریتانیا سەرکۆنەی هێرشا موشکەکەی ئێرانی بۆ سەر هێزەکانی ئەمریکا کردو نیگەرانی خۆی لە ئابارەی زەرەر و زیانەکانی هێرشەکان دەربڕی و ئەویش داوای لە ئێران کرد ئەم جۆرە هێرشە مەترسیدارانە دووبارە نەکاتەوە. جیا لە کاردانەوە سیاسەکان چەندین وڵات گەشتی ئاسمانیان بۆ ئێران و عێراق هەڵپەسەرد. هێڵی ئاسمانی فەڕەنسا و ئەڵمانیا بڕیاریاندا گەشتە ئاسمانەکانیان بۆ ئاسمانی عێراق و ئێران هەڵپەسێرن. هێڵی ئاسمانی فلای دوبەی ئیماراتیش گەشتە ئاسمانەکانی بۆ بەغدا هەڵوەشاندەوە. هەر لە کاتژمێرەکانی سەرەتای ڕووداوەکەش ناوەندی گواستنەوە گەیاندنی ئاسمانی ئەمریکا فڕینی فڕۆکە مەدەنیەکانی وڵاتەکەی لە سەر ئاسمانی عێراق، ئێران، کەنداوی فارس و کەنداوی عومان قەدەغە کرد. هێڵەکانی ئاسمانی سنگاپۆرە و مالیزیا و تایوان ڕایانگەیاند ئاڕاستی سەرنجەم گەشتە ئاسمانەکانیان دەگۆڕن و بۆ سەلامەتی فڕۆکەکانیان لە ئاسمانی ئێران دوور دەکەونەوە. هاوکات کاردانەوەکان بواری ئابووریشی گرتەوە. لە سەرەتای هێرشەکەدا نرخی نەوت 4 دۆلار بەرز بوویەوە، بەڵام دواتر کە ئاستی گرشەکان کەم بوویەوە نرخی نەوت گەڕایەوە ئاستی پێش هێرشەکە. هاوکات نرخی دۆلار بەرامبەر بە دینار پاش ئەوەی لا چەند ڕۆژی ڕابردوودا بەرزبوونەوەی بەخۆ بینی، بەڵام پێچەوانی چاوەڕوانەکان لە ساتی کردنەوەی بازاڕی دراوەکان تا داخستنی نرخی دۆلار 500 دینار دابەزی. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام.